سیاسەتی تازەیەکێتی بەنامەی تازەیەکێتی ئەوەیە کە خزمەتکاری خەڵک بین کە هاوکاری خەڵک بین کە پشتیوانی خەڵک بین بۆیە یەکێک لەو مەرجانەمان جێبەجێ کردووە کە سەرکردایەتی و مەکتەبی سیاسیەکەمانی دابێمە و مەڵەتەکەمانی دابێمە کە بەردەوام لە ناو خەڵکابین و پێزانینی خۆمان دەرببڕین بۆ هەموو کەسانی کە خزمەتی ئەم شاراکەن و خزمەتی ئەم وڵاتاکەن. ئەم نەخۆشیەش خۆمان نزانین نەخۆشیێکی خەتەر بووە کە هاتووە و هەموو ئەمانەی کە لێرە ئیشەکەن ئەکسەرێتیشیان خۆبەخش بوون بە خۆبەخشی کاری پزیشکیان کردو و خزمەتی خەڵکیان کردو حەقی ئەویان هەبووە کە تەقدیر و ڕێزیان لێ بگیرێ و مادووبوونیان بەرز بنر خێرێبەوەی کە خەڵکانی کەش چاولەوان بکەن و ئەو هیلاک و مادووبوونەی کە بردویان سەر بەهدەر نەڕواوە پێ بزاندرێ کە هیلاک بوون. ئەو مانگە توانیمانە بەرەنگاری ڤایرۆسی کۆرۆنا بینەوە ئێمە وەکو خێزانێک لەم کلینکەیە خزمەتمان کردو و هەستمان بەرپرسیارەتی کردەوە بەرامبەر ئەم شارە بۆ شانازیشمان پێوە کردووە ئەوەی کە لێرە خزمەتی کردەوە بە شانازی وانەیە حەزی کردووە خزمەتێک بەم شارە بکات و جێدەستی دیار بۆیە من سوپاسی هەموو ئەو کەسانەکەم و بەتایبەتی سوپاسی ئەم هاوڕێیانەمانەکەم لە کۆمیتەی شەمحێدین کە هەستیان بە ماندووبوونی ئێمە کردو هەستیان بە ئەو ماندووبوونی و ستافە کردو. یاریکی بچووک سوپاسنامەیەکی بچووک ئێوە بەسەر بکەینەوە خۆی لە خۆیان ئیشەکەی ئێوە ئەمەندە گەورەیە لەوانەیە ئێمە نەتوانین وەکو پێویست قەرار بکەینەوە بەڵام ڕۆژانە چەندین کەس بۆ لێرە وەفاسی وەکرێ هەر لە بە ئەم شاری سلێمانیە وە خزمەتێککە لە خەستخانەکانە بەدایکی من بەخۆی هەیە کە کارگوزارێک یان پاکەرەوەیە کە لێرە ئیشەکە ئێمە برابچووکی خۆتان وەستافەکەم نەتان زۆر بێ جێگەی شانازین بۆ ئێمە فەقتان پێوەکەین. بە ئەم شاری سلێمانیە وە خزمەتێککە لە خەستخانەکانە بەدایکی من